ئازیزان و خۆشەویستانم شەوتان شادوم کاتتان باش. من شەماڵ عەلیم و بینەی بەرنامەیەکی تری تایبەتی کەناڵی هیوان سەبارەت بە بارودۆخی ئێران و ڕاپەڕین شۆڕژەران لە ئێران. لەم ڕۆژانەی ڕابردووە بۆ یەکەمین جار لە دوای 3 مانگ لە ناڕەزاییەکان و ڕاپەڕینەکان لە ئێرانە کارگەرانی نەوتی ئێران بڕیاریاندا کە بە پەیوەست بن بەم ناڕەزایەنەوە و دوێنێ ڕاگەیاندنی یەکەمین مانگرتنی کارگەرانی سابتی بەشی گاکەرتی نەوتی ئێران بوو کەم بۆ خۆی دیاردەیەشی پڕبایەخ و گرنگە هەڵەگرێک کە قسە و باسی لەسەر بکەین. شتێکی ترکە لە وەزعێتی ئێرانە تازەیەوە باسی گەرمی میدیاکانە مەسلەی بانگەشەی و بانگەوازە بۆ ڕاپەڕینی سەرتاسەری لە 3 ڕۆژی داهاتووە کە دووشەمە و سێشەمە و چوارشەماکە بێت بە ڕێکەوتی 19 و 21 کانونی یەکەم کە بە تەقویمی ئێرانی ئەبێ بە 28 و 29 ئازەر. بۆ ئەم دوو بابەتە ئەم شەوە باشمان زانی کە میوانداری هاوڕێکی ئازیز و یەکێک لە هەڵسوڕاوانی کۆمونیستی ناسراوی کۆمونیستی ئێرانی بکەین کە ئەویش هاوڕێ سعید ئارمانە کە ئەندامی ڕابەری حیزبی حکمەتیشە. هاوڕێ سعید بەخێراتی. قوربانە بم بژێت هاوڕێ شەماڵی عزیز سڵامێ بۆ خۆت و بۆ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی هیوا. زۆر سپاس دەکەم کە داوەتی منە قبوڵ کرد بۆم بەرنامەیە و بۆەوەی کە سەبارەت بەم دوو باسە گرنگە بدوین. هێشتەکردن هەر بژیت. من پێم باشە هەربەر لە دەستپێکردنی بەرنمەکان بە دۆستان و ئازیزان بڵێم کە بینەریەم بەرنامەی ئێمەن بەرنامەی ڕاستە و خۆیە داوایان لێکەم لە ڕێگەی یوتیوبەوە لێکی یوتیوبەکە لە لای خۆیان لە سۆشیال میدیا شێر بکەن تا زۆرترین ژمارە لە بینەران و ئارەزومەندانی بیستنی هەواڵەکانی ئێران ئەم قسە و باسە ببیستن. سعید من پێم خۆشە سەرەتا لەم مانگرتنەی کارگەرانی نەوتی ئێران و دەست پێ بکەم. ینی پێبینی خۆت خوێندنەوەی گشتی خۆت بۆ ئەم ڕووداوە چییە کە گەلێک بە ڕووداوێکی گەورەی ئەم ناڕزانی ئێرانی ئەزانن و داتر من پرسیاری ترمە بە سەبارەت بە بەشداری کارگەران و چینی کارگەر بەگشتی لە ڕاپەڕین و خۆشانەکانی ئێراندا فەرموو. قسەداوە من هەر بەرنمەکەم هاوکات شێر کرد کە باست کرد. بڕای من ئەم حرەکەی کە ڕوویداواتە دوێنێکە بوو ئەم مانگرتنی کرێکارانی و کارمەندان و کرێکارانی بەشی ڕسمی کە ئاستەمە شەرایەتیان و کانێکی زۆر پلەبەرزی بەشی نەوتن لە وەکو پسۆر و شارەزا و کەسانێکن کە حکوومەت زۆر حسابیان لەسەرەکە تەنانەت مەعاشیشیان زۆرە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەم مانگرتنیان لە باری سیاسی و بەر لە هەموو شتێک لە دەستپێکردنی چوارەمین مانگی ئەم ئاخێزە جەماوەری کە لە ئێرانە دەستی پێکردوایی قەتڵی حکوومەتی مەسا یەکێک لە گەورەترین حرەکە کرێکاریەکانەکە ڕووداوە. جا ئەمە لە تولی سێمانگی ڕابردووە قسە و باسی هەموو کەسە تەنانەت ئەوانەی کە باوەڕشیان بە چینی کرێکار نییە وەسبینێ ئەگەر بەدەسەڵاتیش بگەن چینی کرێکار سەرکوتەکەن ئارەزویان ئەو بوو کە کرێکارانی نەوت گاز پترۆشیمی ئەوانە بێنە مەیدانەوە و لەم ئاخێزەیە بەشداری بکەن بە مانگرتنیان کە دوێنێ جەرەقەکەی لێدرا. ئەمە دیاردەیەکی گرنگ و مهمە هەرچەند یەک ڕۆژ بوو بەڵام ئەوەی کە لە شوێنێکی حیاتی لە شارەگی حیاتی جمهوری ئیسلامیان ڕوویدا کە حیات و مەماتی بەوە گرێدراوە پارەی خۆیان و پارەی تیرۆریستەکانیان کە ئەبێت بیان دەنێ و هەموو هێزە سەرکوتەگەرەکانی خۆیان لەوە تامینەکەن ئەمە زەنگی خەتەرێک بوو بە بڕای من. دیارە ئەم مانگرتنە مێدوار کە بێ بە سەرەتای دەستپێکردنی زنجیرێک مانگرتنی تر بەڵام حقەتەکەی ئەوەیە ئەوەی من کە لە سەریم بیستکەنەوە ئەوەیە کە هاتنەمەدانی کارگەرانی نەوتی ئێران بۆ خۆیان دەستپێشی هاتنەمەدانی چینی کارگەر بێ بەگشتی چونکە بەس بەش بە حاڵی خۆم و بە دیتنی هەندێک کەسی تر لەگەڵ ئەوەیە کە کارگەران و ناڕزایەکانی کارگەران و زەحمەکێشی ئێران لە ڕابردووە
ئەتوانین بڵین تەراکم و کەڵەکەبوونی ئەو ناڕزانە بوو کە بوو بەهۆی دەرکەوتنی جوڵانەوەی ژنژیان ئازادی یا ڕاپەڕینی ژنژیان ئازادی، بەڵام بە پێچەوانەی ئەوەی کە لە ڕابردووە هەبوو لەم جوڵانەوە کارگەرانی سەرکار ئەوەی کە سەرکار کارەکەن و لەناو شوێنی کارەکانی خوانە کەمتر دەرکەوتنیان بەرجەستە بووە. مانگرتن ڕووی داوە گەلێک لە کارگەکان مانگرتنیان کردووە، بەڵام هەمیشە و دایمە بینی کە مانگرتنەکانیش هەر بۆنی شتی ئیکۆنۆمی یاخود اقتصادی لێدە، خواستی اقتصادیە، خواستی موچەیە لە بریەوەی کە خواستی سیاسی بێ، بۆ نمونە ئازادی زیندانیانی سیاسی بێ، بۆ نمونە نەهێشتنی ئەم سەرکوتە بێکە کرێ بەرپەرشدانەوەی ئەو ئیعدامانە بێکە خەریکی ئەنجامە درێ و ئەو سەرکوت و وحشیگەریە بێکە جمهوری ئیسلامی ئێران نیشانی داوە. لەو بابەتەوە نەزەریەوە چییە؟ مەسەلەی داخوازی اقتصادی لەگەڵ سیاسی لە بزوتنەوەی کرێکاری ئێرانە یا هەر بزوتنەوەیکی جەماوەری لە ئێران بە بڕوای من ئەو تەفکیک ناکرێت وەکو چۆن لە وڵاتی سوید، بریتانیا یا وڵاتانی تر ئەمە تەفکیکەکرێ بە جددی لەوێ قابلتفکیک نییە، چون هەر نەوە ناڕزایەتیەک ئەگەر کرێکارەکان خۆشیان لێکن بە سیاسی حکوومەت ئەیکا بە سیاسی ئەڵێ ئەوە ئەمنیەتی ملی واتە ئەکەوێتە خەتەرەوە هەموو هەر کارێک ئەگەر مان بگرێ شتێک بنووسە لە ئینستاگرامەکەیەوە ئەوە دوێنێکە تەرانەی عەلی دووسیان گرتو هەر ئەو ناوەی لێنن ئەجا چ جایی بەشایەکە گرنگن و ئەهەمیەتیانەیە. جمهوری ئیسلامی بۆ خۆی لە نەتیجەی قیامێک کە دزی یان بە جۆرێک مهندسی کرا یان لە کۆنفرانسی گوادلۆپ و بەشێک لە کانی ملی مەسەبیەکانی ئێرانە هاتە سەرکار کە یەکەم ڕۆژەکانی ڕەفسەنجانی و مەهدی بازرگان کە ئەو کات دەبیری جەبهەی ملی بوو کە بوو بە یەکەم سەرۆکوەزیرانی ئێران، ئەو دوانیان بەڕێک نرد بۆ لای کارگەرانی نەوت کەمانیان گرتبوو لە بۆ ڕاپەڕینی دژی سەڵئشا کە ئیتر بیوەسێنن کە وەختی چوون بۆ ئەوێ متوەجێ بوون کە چه هێزێکن و چەند مسەمەمن و چەند جدین لە ئەمرەکەی خۆیانە، وتی ئێمە ئەو کات کە ئارزومانە کرد ئەمانمان بگرن وتمان چاوەڕوانی بابووین کە بایەک خەڵکە بەڵام تۆفان هەڵی کرد. جا بۆیە ئەمان تەجروبەی ئەو دەور و نەقشی بزوتنەوەی کرێکاری و شەریکەی نەوتی و کرێکارانی نەوتیان لەو سەردەمەوە خۆیان ئەیانزانی، هەر بۆیە لە مانگەکانی دوای دەسەڵاتیانە ئاڵوگۆڕێکی جددیان لە ناو بەشی شەریکەی نەوت و گاز و پێترۆشیمیا پێکێنا کە نەتوانرێت مانگرتنی وەها بکرێت یا هەر وەختی ئیرادەیان کرد ئەوەڵەن مانعی ڕێخستنیان بوون. ئەوجا مەجموعەیەکیان لێکڕین فاسدیان کردن و ئەمجار بەشبەشیان کردن لە پەیمانکاری و ئەوانەیە مەقاولی پێڵن پێ وایە بە بەڵێ ئەوجار سپا چنگی بەسراداگرتووە کە وەکو کانگای داهاتی ئێران چنگی بەسراگرتووە و بەشبەشی کردووە کە لێ هەڵرازێنێت تا نەتوانن لە کاتی پێویستە یەکگرتوو بێنە مەیدان. بۆ ئێش دیمان ئەمە یەکەم جار نییە، دیارە بەشی ڕسمیەکەی یەکەم جارە ئێمە هەم کارێکە دیمان هەم ئەم ساڵ بەشی پەیمانکاری واتە مەقاولە ئەوان لە بۆدی هەزاران نەفرەیە مانیان گرت و ئیختاریاندا بە حکوومەت، بەڵام ئەم مەوردە ئەم نمونەی دوێنێکە تایبەتە لەو بەرەوەی کە بەشایەکی زۆر جددی کە پسپۆرن شارەزان تەحسیلاتێکی بەرزیان هەیە، خوێندەواری بەرزیان هەیە و دەورێکی جددیان هەیە لە ئەم سەنعەتە کلیدیەی نەوتە ئەوانە دەستیاندایە کە مانگرتن کە حکوومەت بۆ چاوەڕوان نەکرا بە نەزەری من چاوەڕوان نکراو بوو بۆی. بەڵام بەگشتی ئەم شتە لەوە ینی لەو ئەو سەرنجە هێشتا وەڵام ناداتەوە سایسکە بڵێ من خەریب ئەو بەشەم لە بیست و ئێستاکە باس کرد کە لە پەیوەند بە سیاسی و ئەو دەور و نەخشەیان لە ئێرانە
لێک جار لە دەورەی شایە لە کاتی ڕاپەڕینەکە کرێکارانی نەوت لە دژی ڕژێمی شا بۆ ئەوەی کە نەوتی ئەیە بە ڕژێمی ئەفریقای جنوبی کە ڕژیمی ڕەگەزپەرست بوو، ئەوە یەک حرەکەی سیاسی بوو کە وەکو تیرێک و دوو نیشان بوو، هەم پشتیوانی خۆی لە ڕاپەڕینی خەڵکی ئێران کرد و هەم دژ بە ئاپارتایدی نژادی واتە ڕەگەزپەرستی هەستایەوە. ئەمڕۆ ڕەنگە بە پێی مەسلحەتی خۆیان دیارە ڕابەرانی بزوتەوەی کرێکاری وجودی هەیە، نەک دانێ و دوان، بەڵکو بە دەیان نەفەر، چون لە حەوت بەشی گرنگی شەریکەی نەوت و پیترۆشیمی کرێکارانی بەش کارمەندان و کرێکارانی بەشی ڕسمی کەمانیان گرتووە کە شارەکانیانم نووسیوە پارسی جنوبی، ئەسەلویە، ئاهواز، گەساران، خارک، تونگی بیجار و ماشەر. ئەمانە شوێنهایەکی گرنگن لە ئێرانە کە کلیدین بۆیان. جا قسەکەم لەسەرەوەیەکە ئیسەرەم تشخیصیان ڕەنگە ئەوە نەبێ ئێستا دەست بدەنە ئەمانگرتنە سیاسیە کە بە یەکلایی بکەنەوە یا پارسەنگی بینی بزوت ئەو ئاخێزە جەماوەڕێکم لە ئارادایە لەگەڵ حکوومەت لە لای ئەوان جۆرێک بێت، بەڵام هەموو خەڵک چاوەڕوانی ئەوەیە کە ڕۆژە لە ڕۆژان ئەم ئیتفاقە ڕوو بدات کە ئێستا ڕووی نەداوە بەداخەوە، فقط ئیختاریە یا جارجار خۆی نیشانەدات. ڕاستە بەس ئەم چۆنە من دیارە کارگەرانی نەوت بە عموم یعنی ئەوەی من ملاحەزەم کردوە سەرنجمداوە لە ساڵەکانی دواییە، یعنی ئێستا لە دەورانی بڵێن حرکات و بڵێن جوڵانەوەکانی باکۆ و ئازەربایجانوانەی لە سەردەمی رووسایە، ئەمە لە دەورانێکی تری کارگەرانی نەوتان کە ژمارەیەکی زۆر کەم لە کارگەرانی نەو سەنعەتێکی زۆر زۆر مهمیان بەدەستەوەیە و بۆ قیاسە بۆ یاعتیباری کە بەرهەمداری کارەکەیان یەخود ئەو مەسەلەن ڕێنتەی لە کارەکەیان وەرەگیرێ و داهاتی لە کارەکەیان وەرەگیرێ بۆی کاری ئەوانە دێتە دی زیاد لە حەد و زیاد لە تەنانەت بڵین ئاسایش گرانە و حەیویە و مهمە بۆ ئابووری ئەمڕۆ امتیازاتێکی زۆر بەم کارگەرانە ئەدرێەوە لە زۆر شوێنی دنیا کارگەرانی نەوت تقریبەن یا محافەزەکارە یا زۆر جار داکۆچی بچ لە سیستەمی مەوجودەکە لە ئینەکە، ینی لە عێراقی خۆمانە کاتی خۆی بیرمان دێکە کرێکارانی نەوتی عێراق ئەگەر سەر بە حیزبی بەعس نەبوایە، نەکار سەر بە حیزبی بەعس نەبوایە وەکو لایەن کرد، هەتا ئەندامی حیزبی بەعس نەبوایە ئەوانە لە سەنعەتی نەوت جێگایان پێ نادا کار بکە. دواتر ئێستاوە بینین مەسەلەن لە 2023 تا ئێستا چەندین جار ڕاپەڕین و جوڵانەوەی ناڕزایی بەرامبەر بە حکوومەتی عێراق کراوە لەم کیلوبینە هەر بانگەکە شاکرێ لەسەر جادەکان هاوارەکەن کارگەرانی نەوت فریامان کەون لە کوشتارە ڕزگارمانکەن تەمان و کوشتاری کە لە دژی خۆ پیشاندەران و مانگتوانی عێراقا کراوە ئەوانە مەسلەیەکی کەم نەبوو، سەدانیان لێ و هەزارانیان لێ بریندار کرد و کەمەندام کردن، بەڵام لەگەڵەوەیە کارگەرانی نەوت هیچ ڕۆژێک لە ڕۆژان هیچ جۆرێک لە جۆرەکانی ناڕزاییان لە بەرامبەر دۆخە نیشان نەدا. لە ئێرانی شای بینین مەسەلەن ئەمە چەند جارەکە خەڵک و جەماوەری ڕەشوروت و دەستپێشا و ڕائەپەکە لە دەیماها بینیمان، لە ئابانی ساڵی 98 بینیمان، ئەوە ئێستا لە ساڵی 2001ەوە بینین ماوەی 3 مانگەکە لە کادەکان هینێ وڵام کارگەرانی نەوت کەمترین نیشانەیە لە پشتیوانی بۆ ئەمەداناوە. جا ئەمە ئەتوانێت دوو بەڵگی هەبێ، یاوە تا ئەم بەشە لە کارگەرانی نەوت بە جۆرێک لە جۆرەکان زۆر محافەزەکارن و ئێمە لە ڕاستیە ئەوانەی کە مەسلەی چینی کارگەریان بۆ مهمە و مەسلەی چینی کارگەر بەلایەنەوە ئەهەمیەتی هەیە لە نەک تەنها بۆ بەشداریکردن لە ڕوخانی جمهوری ئیسلامیە وەکو مەسەلەن شتێکی سوود وەرگرتنێکی ئەبزاری و وەسیلەی لە کارگەران، بەڵکو وەکو ئامانجی کارگەران بۆ ڕزگارکردنی کۆمەلگا و وەکو چینێکی شۆڕجەری تا سەرسەیرانەکەن، ئەمانە یاوە تا دێن سەرنج دەینا بەشەکانی تری و کەرتەکانی تری کارگەران و لێرە پرسیار لە خۆمان بکەین مەسەلەن ئایا کارگەرانی بێکار و کارگەرانێکە ڕۆژەی لە سەنعەتێکا کارەکەن ئێستا بازاری کارۆک جاران نەماوە، خەڵک هەتا تەمەنی دوور و درێژی هەر دارتاشەوە بێ، ڕۆژێک دارتاشە ڕۆژێک ئاسنگە لە ڕۆژێکی تر دەتوانێت لە بینایە لە ناو بینایە کارکە ڕۆژیش تر دەتوانێت لە شوێنێکی کە دەستفرۆشی کاتۆمانانی چینی کارگەر بەم جۆرەی لێ هاتوو لە سەردەمیێرە نەک تەنها لە ئێرانە تەواوی دنیاە.
یاوە تا ببین لە وەسائلی تەنزیمکردن و ڕێکخستنی تازەی کارگەران بکەینەوە. من هەروە قسەکانیشم درێژ بۆ بەڵام بۆی کەوا نمونەکەم دینەکەم دیار بێ لە مەریوانە من بەنامەیەکم بینی لاوانی شۆڕژێری مەریوان لەو بەنامێشتێکی زۆر سەرنجڕاکێشم بینی کە نووسراوە وەکو چۆن کارخانەکان ئەتوانن جێگەی کۆبوونەوەی کارگەران بن گەڕەکەەکانی ژەڕوا ئەتوانن جێگەی کۆبوونەوەی کارگەران بن ئێمە توانین لە گەڕەکەکانە ڕێکخراوی کارگەری دروستکەین و ئەوانە کە شەر نییە هەرتەنها لە شوێنی کارە دروستی بکەین بۆ من ئەمە زۆر سەرنجڕاکێش بوو مەبەستمەوە یا ئەمەیانە یا بە حەقیقە دەبێت بیر لەوە بکەینەوە ئایا لە ڕووی سیاسیەوە شاید چینی کارگەر بەگشتی لە ئێرانە هێشتا متمانەی بەم جوڵانەوەیە نییە هێشتا نوێنەری سیاسی ڕاستەقینەی خۆی لەناو ئەم جوڵانەوە ناڕزایی و پەلامارە وەسەر جمهوری ئیسلامی ئێران نادۆزێتەوە هێشتا دڵنیا نییە لەوەی ئامانجەکان و ئاکامەکانی ئەم جوڵانوێ بەشوەکە هێشتا وای پێوان نییە کە ئەگەر ئەم شۆڕشە بەسەر جمهوری ئیسلامی ئێرانە بکرێ ئایندەی ئێران ئەتوانێت بۆ چینی کارگەر و زەحمەتکێش باشتر بێ لەم ڕۆ یعنی مەبەستمەوەیە دوو لەم احتیمالاتانە ئەبێ وەربگرین و بە نەزەری ئەتیبار وەری بگرین ئایا کامیانە ئایا بەڕاستی هەردووچیانە شاید هەردووچیان بەدیترین ڕێکخراوی ترە ئەم پێویستمان بەوەیە سیاسەتێکی دقیقتر و ڕۆشنتر بەسەر ئەم جوڵانەوە ناڕزاییە هیرکەین وە ئەلم شتە فراوانی ژنژیان ئازادی تۆزێ ورتری کەینەوە ژنژیان ئازادی یەکسانی بەرابەری چوزانم ڕەفا لە کۆمەڵگایە بەسمەوەیە کە تەنها لەم ئیتاریا نەمێنێ بۆیکەوە چینی گارگەریش متمانی بەم ڕاپەڕی نەبێەوە نوێنەری سیاسی خۆی و پەرچەم و ئاڵای خۆی لەناو ئەم جوڵانەیە ببینە تا بە هێزێکی فراوانتر و گەورەتر و بەشداری کە دیارە کارگەران بەشدارن بەڵام ئێمە لێرە مەبەستمانەوەیە کارگەرانێک کە لەسەر کارن کارگەرانێک کە ئەتوانن بە ڕاگررتنی سەرخەکانی بەرهمێنان و ئەوانە پشتی جمهوری ئیسلامی ئێران بشکێن ئێمە بەستان ئەمەیە جارێ بەرلامشێ ئەوەی کە کارگەران بەشدارن هەر ئەو نەفەرەی کە ئەدام کران محسنی شکاری و مەجید ڕەزای ڕاهنەوەرد هەردووکیان کرێکار بوون بە ئەعتبارێک کارگەران بخۆیان بەشێکن لەمە ئەمجار ئەم بزوتنەوە جەرەقەکەی قەزیەی مەحسا و ژنجیان ئازادی لەسەر مەزاری بەحسا لێدرا ئەمە ئەڕوات و قوڵترە بێتەوە ڕنگ و بۆی چینایەتی هەیە چون ئەمە لەسەر ئەم ناڕزایەتە لەسەر بنچینەیەک لە تووڕەیی لە 43 ساڵی ڕابردوو فەقر بێحورمەتی بە ژن بێحورمەتی بە ئینسان بێ ڕێکخراوەیی کرێکار و سەرکوتی لە هەمووی ئەمانە پێکات بوو بۆ یەش دیمان کە بە سورعەت چوە ئاستێکی کە ئەوەی کە بەشێک لەمانە کارگەرانن و ئەوەی کە باست کرد کە لە مەریوان شتێکی وایان وتووە جیاوازەکەی لەوەیە کارگەران لە محیتی کاریان لە شوێنی کاریانە ئەتوانن دەور و نەخشیان ببێت لەگەڵ لاوان فەرق خاصان مەسەلەن بۆ نمونە هەر هەمان دیدگا بوو لە پەیوەند بە زانکۆکان بەشێک پێی وا بوو کابێ تەلەبەکانی جامعە لە زانکۆکان بێنە دەرەوە و بڕژێنە خیابان و ڕێبەری ئەم ناڕزایەتیانی سەرشەقامەکان بەدەستەوە بگرن بە بڕوای من ئەمەیان ناتەبا بوو و ئەو ڕێخۆشکەری نەبوو و تەنانەت ڕێدەستی حکوومەتی بۆ سەرکوتی تەلەبەکانی جامعە و زانکۆکان زیاد دەکرد لە زانکۆکان لە شوێنی خۆیان لە مەکتەبە لە جێگا و ڕێگای خۆیان وەکو زانکۆ ئەیان توانی ئەو دەورە ببینن کە ئێستا بینن و ڕوتێکی پێشرە و مەسەلەن ڕۆژانە ئەڵێن ئێمە ڕۆڵەی کرێکارانین لەوان جا نبینەوە چارەنووسمان بە یەکەوە گرێتراوە ئەمجار فەقر و گرانی ئەڕۆین تا سەرنگونی تا ڕووخاندی ئەو جمهوری ئیسلامی یانە نەڕووسەری نەتووسەری ئازادی و بەرابەری یەکسانی و بەرابەری ئەمانە شعارهایەکن هەموو ڕۆژێک خەریکە لە ناو کۆمەلگایە قوڵتر ئەبێتەوە کرێکارانی نەوت یا بەشەکانی جۆراوجۆری کرێکاران لە تووری 43 ساڵی ڕابردووە هەر لە سەرەتایی هاتە سەرکاری حکوومەتی ئیسلامیەوە خۆشت شارەزایکە ناتەبابوون بەیەکەوە هەمیشە و دایم کێشمەکێشیان بووە بۆ ڕێکخراو بوون بۆ ئەوەی ئیزنیان بدەن نەقابە کرێکاریەکان و سندیکاکان و ئەوانەیان دامەزرێنن ڕابەرانی کرێکاری
هەمیشە بە بەردەوام لە سجنا بوون، تەنانەت لە سجنا لیان کوژراوە، یان نا ئەوانەی کە ڕێبەری کرێکاری بوون و کۆمۆنیست بوون، وەکو هاوڕێ جەمالی چراغوێسی نمونەیەکی بارزی لە ئەوەڵی مانگی یەکی ئایاری سنەیە چۆن قسەی کۆمۆنیستیە کرد، باسی ڕێکخراوبوونی چینی کرێکاری و کۆمۆنیستەکانی کرد، چۆن بۆ ساڵی دوایی هیترنیان هێرزندووە بێ و کوشتیان. یعنی ئەمانە بە درێژایی تەمەنی جمهوری ئیسلامی بووە، هەمیشە بەرزونیزمی بووە، بەڵام بۆ ئەوەی کە ئەمڕۆ لەم سەردەمەیە تەوقعاکان ئەچێتە سەرەوە، چاوەڕوانی زۆرتر ئەکرێت لە بزوتنەوەی کرێکاری، چاوەڕوانێکی بەجێیە، بەڵام لە هەمان کاتا ئێمە نامانەوێت بڵێن تۆجیهکەری یا بۆیان پاساوە دێن کە ڕابەرانی بزوتنەوەی کرێکاری بە تایبەتی نەوت و پێترۆشیمی و غاز بۆچی چالاکانەتر، مدەبرانەتر و جەسوورانەتر نایەنە مەیدانەوە، بێگومان ئینسانە بێ خۆی بخاتە جێ ئەوە بزانی گیر و گرفتەکانیان چییە. ئایا بە قەولی تۆوتت ئەسا نەگەیوە بۆ ئاستەمەی کە بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ئێرانە ئەم ئاخێزە ملیۆنی بێتەوە، ئەمە لە ئاستێکی بەرینە وەکو ملیۆنەها بێتە سەر شەقامەکان و جددی جمهوری ئیسلامی بخاتە ژێر فشاری خۆیەوە، ئەمە ئەتوانێت دلیلێکی گرنگ بێت متۆجی بووی و ئەمە بە بڕوای من خەریکە تامیق پێیاکات قوڵتر ئەبێتەوە کە ئەم ڕێگا هەموارتر بێ. ئێستا تا دوێنێکە بە سەدان نەفر ئەلوانەی کە ئەمڕۆ دێنە مەیدانەوە و قسە ئەکەن، ساڵانی ڕابردوو هەرچێک ڕوئێدا ئەیوت بێکاریە، فەقرە، گرانیە، لەشفرۆشی زیاترەوە، ئەی نازانم بە من چی، من سیاسی نیم، پێی وا بوو ئەمانە کاری سیاست مەدارەکانە، بە ئەمری خۆی نازانی، بەڵام ئێستا زانێ ئەو دایکە ئەزانێت کە ئەگەر هەڵ نەستێت و بچێتە دەرەوە سبەینی ئەمشتری لەبەر درگاکەی ئەوی شاخەوێ ڕۆڵەکەی ئەویژە کوژن، ئەو کرێکارەی تر هەر ئەینیشت، ئەو سینەماگەر و ئاکترش کەش هەر ئەینیشت. بۆیە ئەمە خەریکە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاد دەکات و خودی حکوومەتیەکانیش سەرانی حکوومەتیش بەمە زۆر چاگەزانن کەوتونەتە موقعیەتێکی زۆر ئاسەمەوە کە تەنانەت وەزیری ناوخۆی دەوڵەتی کاتی خۆی دەوڵەتی محەمەد خاتەمی عەبدوڵای نیوری بە سەراحە دەڵێ جمهوری ئیسلامی لە بۆنبەستایە، یعنی تر خۆیانیش خۆشیان ئەوە زۆر باش ئەزانن. بەڵام بێمەوە سەر قەزیەکەی بۆچی کرێکارەکان نایەنە ئەو ئاستەمە، ئەو تەوقعی کە ئێمە هەمانە بۆ بەراوردی ناکەن. من لە هەفتەی دووهەمە مقابلەیەکم بوو، ئەستا هەفتەی سیازدەهەمە، لە هەفتەی دووهەمە مقابلەیەکم بوو لەگەڵ رادیۆ ئینتەرناشنال، یەکەم شت باسم کردم کرێکارانی ئێران ئەمڕۆ چاوەڕوانێکی گەورەیان لێکرێت و لە عینی حاڵدا بڕواشم وایە کە کرێکارانی ئێران ئێستا زۆر واعیتر و جدیترن لە کرێکارانی ئەو سەردەمی شا، بەڵام یەک جیاوازی هەیە، ئەوەی کە ئەو کات ڕژیمی شا بۆ چاوەڕوان نەکراو بۆ ئەم شتانە، یان نا سیستمی ساواک و ئیتلاعاتەکەی ئەو پیچیدەگیە ئەو ئاڵۆزیەی نەبوو کە دەوڵەتی جمهوری ئیسلامی هێتی. جمهوری ئیسلامی تەرفەندی جیاواز، شێوازی جیاوازی لە بربەرەکانی لەگەڵ بزوتنەوەی شۆڕایی، بزوتنەوەی کرێکاری و بە ئام بزوتنەوەی سەرنگونی تەڵەبی یا ڕوخانی ڕژیمی ئیسلامی هەیە. ئەم شگردانە جیاوازن، بۆیە خەبار لە دژی ڕژیمی شا بە چاو ئەمەوە زۆر ئاسانتر بوو تا خەبار لە دژی جمهوری ئیسلامی و یەکسەرکردنی تەکلیفی جمهوری ئیسلامی بە بڕای من. قسەیەکیش هەیە ئەڵێن ڕوخاندنی ئەو ڕژێمانی کە بە جۆرێک لە دوای ڕاپەڕینەوە هاتوونەتە سەرکار زۆر سەختترە لە ڕوخاندنی و ڕژێمانەی کە هیچ کاتێک ڕاپەڕینیان نەدیوە بە شێوازی تر دەسەڵاتیان گرتووە. بەڵام ممکنە شاراوەنیەکەمەوەی کە ئێستا ئێران ببینێت متابعەیەک هەواڵەکان کە زانێ سعید من ملاحەزەیەکم پێدرا کە ئیکۆ هەیە، من لە کاتی قسەکانی تۆیان مایکەکەیبووە منیش بەرحاڵ منی وازانم کە ئینە ئەو باسە لەسەر مۆزوعی بڵێن جمهوری ئیسلامی ئێران، جمهوری ئیسلامی ئێران ئەزموونی زۆری هەیە لەسەر کورد و خۆی لە جەریانێکی
بڵین ئاڵوگۆڕێکی سیاسی دیاریکراوەکەوتە سەرکار بۆیە ئاشنا و شارەزایە بەم باسانە بەڵام ئەوەی کە من ئەمەوێ ئەم قسانی پێتەواوەکەم ئەوەیە ئەگەر ڕەخنەیەکیش بە چینی کارگەر واریدا پێویستەکە ئەمە ڕەخنانە بگرین یعنی حقەتەکەی ئەو قسەی کە توێڵی بۆیان تەوجیهکەین و ئەوانە نایتر بۆیان تەوجیه ناکەی خۆ جاری وا هەیە دۆتۆزی بۆ کارگەرەوەی ڕەخنیشی لێ بگری ڕەخنە لە ڕابەرانی بگری ڕەخنە لە هەسوڕاوانی بگری کە بۆ ئاوا بێدەنگی بۆ ئاوا مەسەلەی کۆمەلگابەی خۆت نازانی تو ئەوان نەخۆ ناکرێت تۆ ئاما چاوەڕوان بیتوانە بزانی دۆخەکە بەکوێ گاتوانە لەکوێ ئازان بەشداری تیاکتی دۆری فعالانە دۆری کاریگەرانە بەڕاستی چینی کارگەر دەتوانێت بیبینێ و ڕۆڵە و ئەگەر ئەو ڕۆڵە نابینێ بەشێکی ممکنە بڵێن نوشستی یا فەشەلی ڕابران وێ لە خوێندنەوەی ڕووداوەکان و بڵێن ئەوزاعەکان بە شێوەیەکی ڕوون و بڵێن زانستی بەرحاڵ من وازانم لەم ئەم بەشەمان تەواو کرد بۆ ئەگەر ڕخسەت بدەیت بەڵێ فەرموو ئەگەر فقط یەک شت زیاد بکەم بەمە من پێم وانە بزۆی کرێکاری بێ عیبە بێگومان و نابێ مبەڕاژ بێتەوە ئەبێ ڕەخنەش بگری تەوقعاتە تەرەقەی بزەبێت 11 مانگونی لەمەوبەر ئینسانێکی زۆر بەرجەستە لە زندانە کۆرۆنای گرت بەختاشی ئاپتین لە کانونی نووسەرانی ئێرانە بوو حکومەت بە کۆرۆنا کوشتی لە واقعە بزەبێت هاوکات بوو لەگەڵ دووهەمین ساڵیادی ئەو گیانبەختکردوانی تایارەکەی ئۆکراینە من لە مەراسمەکەی لە هایت پارکی لەندەن قسەم کرد وتم کە ئێمە بەرپرسین لە ئاسی مێژووە کە کەی بەرامبەر بەم وەحشیگەریە بڕیارە دەین و ئەوەسینەوە ئەوانەی کە واعین ئەوانەی کە ئەرکیان لەسەرا ئەبێ بەمە ناتوانە خۆیان گێرکەن بەمەش بە دەرەجەی ئەولا بۆ چینی کرێکار و ڕابەرانی کرێکاری بەرپرسن لە ئاسی مێژووە و ناتوانن ئەم هەموو مناڵی کرێکارە ئەم هەموو ئینسانە بە دەربەسەر کڕوکچی گەنجی تینەیجر لە مەکتەبەکانە ئەکوژرێن ئەو لە کەناریان ڕەت بێجارێ ئەمری ئەو نییە نە ئەمریەتی بێگومانە بێ پێی بۆترێ هیچ هەر کەسی ڕابەری کرێکاری بێ بەرپرسە لە ئاسی کۆمەلگایە ئەگەر خۆی بخاتە خاوەنی چون بەیانی ئەم سەرکەوتە بەدەستات ناتوانێت ئیدعا بکات ناتوانێت بڵێت من چرخی تۆلیدم بەدەستەوەیە ئامرازی تۆلید بەدەست منەوەیە و منیش ئەتوانم دەسەڵات بگرم بەدەستەوە بۆیش ئەمە مقارنە بەوەی کە ئەبێ بە چه دەرەجەیەک دەخالەتی هەیە لەو شۆڕژە بەو دەرەجە سینە بێنێتە پێشەوە بڵێ بۆ لایەنە بۆژوایەکانە بێ ئەم دەورەی لێرەیە بنوێنێت ڕزای پەهلەوی ئەڵێ داوا لە کرێکارەکانەکە بەڵام سبینی ئەڵێ کاکە یاسەر چاومەوە ئێمە دەسەڵاتمان گرتووە هەموو شتێکتان بۆ جێبەجێکەکەنیوە بڕۆنەوە ئەوە لەوایە کە ئەگەر ئەمڕۆ بە دەربەستانە بێتە مەیدان ئەو ڕابەرە کرێکاریە سبینە کەس ناتوانێت دەریکات ئەتوانێت بە ئەتما بنەفسەوە دەخالەت کە لە چارەنووسی سیاسی کۆمەلگا ئەگەر ئەمڕۆ مەسئولانەتر بجوڵێتەوە بێگومان وایە بەخشە دەستەکانت خۆش من پێم باشە بچین پاوسێک وەربگرین دوای ئەو پاوسە لەسەر بەرچی دووەمی بەرنامەکەمان کە سەبارەت بە باڵغەوازی ناڕزایی سەرتاسەری لە ڕۆژەکانی داهاتووە لە سێ ڕۆژی داهاتووە سەبارەت بەوەش قسە باسیشی کوشتکەی بینەران و ئازیزان لەگەڵمان بمێنەوە پاش ناوبڕێکی کورد ئەگەڕێنە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی ئەم بەرنامەیە داواتان لێکەین لە ڕێگەی خۆتانەوە لینکی ئەم بەرنامەیە لە یوتیوبەوە لە سوۆشیال میدیا شێر بکەن تاکو و بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن. ستم به پا و خود گرسنگی با فاصله رنجت بگو از بیش و کم در این جهان چه برده ای برخیز و با دستان خود از ریش تیش زن به پیکر ستم با اتحاد با انقلاب فردای سرنوشت خود زنی رقم
چشم مادران و ناله گرسنگان، از نعره های بی امانمان ز بحر جان، از آتش خروش خشم پا رهنگان، زد شعله ها به خرمن سپاه دشمنان. آبان ما، آبان ما، آبان نان و کافور و آتش است. دستان ما از رنج کار، خورشید داغ شعله های سرکش است. کن خطر از جان گذر، برکن ز سر نهاد خوف و ارتجا. زن زندگیست، آزادی است، هر پا که پرچم زنان به دست ما. کن خطر از جان گذر، برکن ز سر نهاد خوف و ارتجا. زن زندگیست، آزادی است، هر پا که پرچم زنان به دست ما. وڵێ عزیزان هاتینەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی ئەم بەرنامەیە لەگەڵ هاوڕێم سعید ئارمان. بەشی دووەمەمان تایبەتە بەو بانگەشە و بانگەوازی کە کراوە لە چەند ڕۆژی ڕابردووە بۆ مانگرتن و ناڕزایی سەرتاسەری لە سەراسەری ئێرانە. ئەم ئاگاداریە خودم بانگەوازە لەلایەن بەشێکی زۆر لە دانیشگاکانی ئێران و ڕێکخراوەکانی لاوان لە سەرتاسەری ئێران ئیمزا کراوە و داوای 3 ڕۆژ ناڕزایی دەربڕین لە سەرتاسەری ئێران ئەکەن. سعید ئەم تەفاسیلی ئەم هەواڵە چییە و ڕای تۆ چییە لەسەری فەرموو؟ لەوتی ئەم بزوتنەوە ئاخێزە جەمهوریە سەری هەڵداوە بە پەنهانەی جۆرا و جۆرەوە خەڵک دێنە مەیدان و وردە وردە شکلی گرت. مەسەلەن گەنجانی گەڕاکێک یا شار و ناو جامعەکان دەیان زانکۆی ئێران و زانکۆ مهمەکانی لە عەلامە شەریف باقی شارەکانی ئێران بە شێوەی ڕێکخراو تەنسیقیانە کرد بە یەکەوە و ڕاگەاندنیان بڵاوە کردەوە بە چەندین بەهانە و ئەسا ئەمەش کە دێتە پێشەوە ئەخیری مانگی ئازەری پێڵەن و تا سبەی دو سبەی سێ سبەی بە بۆنەی شەوی یەلداشەوە کە درێژترین شەوە شەوی زستانە ئەم ڕاگەاندیان بڵاو کردێتەوە کە بیکەینە ناڕزایەتێکی گەورەی یەکدەست لە دژی جمهوری ئیسلامی لە هەموو شوێنەکان. ئەمە بەر لە هەموو شتێک ئەم ئاخێزە کە هەر جارێ و لە شارێک سەر هەڵەدات یەکەم ناهێڵە بخەوێت و بەشکاری جۆرا و جۆر دێنەوە مەیدان و هەر زندوی ڕاگرن و بەهێز و بەهێزترە بن و ڕێکخراوتر ئەبن. ئەگەر جاران لە چەند جێگە بوو ئێستا لە دەیان شارە، ئێستا لە دەیان زانکۆیە و لە گەڕەکی جۆرا و جۆرەوەیە بۆ ئیبتکاراتی وەسیە. جا بۆیە لە یەکێک لەوانەی کە من گوێم لێگر لە بانگەوازەکان باس بۆکە کە ئەوڵەن بێمەبەست مەچنە دەرەوە، ئەبێ بزانین مەبەستی ئەم 3 ڕۆژەمان چییە، چی بۆ خۆمان دیاریەکەین، یعنی تارگێتێک دیاری بکەین کە بگەین بە ئامانجێک. مەسەلەن بۆ نمونە بۆ ئاخرین شتەکەی وا دیاریکە کە ئەو دام و دەستگای حکومیەکان و دام و دەستگا سیاسیەکانی دەوڵەت داگیر بکرێت یا چێک بشکێندرێت یا بسووتێندرێت. یعنی لە ئاستێکی زۆر میلیتانتە بانگەوازی کۆمەلگاکات. بە هەر بۆیەش ئەسەر ڕای ئەوەی کە کۆمەڵێکی زۆر ئێستا لە لیستی ئەدامان و حکوومەت معلوم بوو مەسەلەن بۆ نمونە محسینی شکاری ئەدام کرد، سەڵێکی زبڵی سەرجادەی سووتاند بوو یا بەسیجێکیشی بریندار کرد بوو. ئەمە هیچ یاسایەکە کۆنەپەرستانە و فاشیستی خودی جمهوری ئیسلامیە ئەمە حکومی ئەدامی نەبووە. بەقولی نەویدی ئەفکاری ئەو کێکارە تێگەیشت و کوشتیگیرەی کە
زۆربانیە گرتووە وتیمانە بە دوای بۆ تەنافەکانی خۆیان بە دوای ملە ئەگەڕێن تەنابیدارەکانیان لەوەقا محسنی شکاریشیان هەر بۆ شێوە کوش سەر ڕای ئەم هەموو نیشاندانی دان و دڕندەیە خەریکن ئەم جەماوەر لاوان بە شای جۆرا و جۆر بە شێوازی یەکگرتوانەتر دێنە مەیدان بۆیش بە بڕوای من ئەم لە 3 ڕۆژی پێشووتر بوومان لە حدودی 2 هەفتە لەوە پێش لە ئاستی مانگرتنا بوو لە 70 شار زیاتر خەڵکمانی گرت و ئەمەی کە ئەم 3 ڕۆژەی ئەخێری مانگی ئازەریش کە هاتوتە پێشەوە ئازار لەلای ئێوە هاوینە پێوان مانگی حوتە بەڵام لە ئێرانە ئەم مانگەیە کە ئێستا تیاین و ڕۆژەکانی ئاخری تێپەڕەکەین لە شارە جۆرەکانەوە لە جامعەکانەوە لە زانکۆکان هەمووی دێنە مەیدان و دڵخۆشکەرانەیە و هەر جارێک کە ئەم بانگە وازادرێت پلەیەک ڕێکخراوەبوونیان پلەیەک سەرکەوتن بەدەستێنن بۆ جمهوری ئیسلامی و تووشی شپرزەیانەکەن و نمونەی بارزی ئەمەژەوەی کە خەڵکێکی زۆرتر ئەوەی کە احتفازیە کرد محافزەکار بوو لیبرال بوو پێی وابوو وەختی نیهاد ناتوە ئێستا زۆرتر مسەممەمن وە دێنە مەیدان و پردەکانی پرسەریانە ڕوخێنن نمونەی بۆ نمونە ئەوە ئاکتەرێکەوتم دوێنەکە گیراوە دانێژیکەیان ئەمڕۆی تروتی هیتر هیچ نەماوە بۆ وتن ئەنێ ئەگەر ئێستا نێڵەی تر درەنگە بۆیش ئەم ترسە لە ئاسی میلیۆنیە شکاوە سیوایان بۆتەوە لە حکوومەت و حکوومەت بە ئێعتبارێک کەوتووە ئەگەر چەکداریەکەی لێبسێنی هێزی عەسکەری و ئەمانی لێبسێنی دەسەڵاتی نییە ئۆتۆریتەی هاتوۆتە ژێر بە قەولی کوردی عێراقەڵێ لە ژێر کۆنەرەکانی لاوان و گەنجانە پێشێل بووە ینی ئۆتۆریتی نەما کەس سایی بۆ ناکات تەنانەت یەکی لە شکنجەگەرەکانیان بەس باشکراڵێڵێ ئەمە سەختترین دەورەی بازجویی ئێمەیە بازجویی پرسوڕایە تحقیق و لێپرسینەوە ئەڵێ لەوەتی من خەریکیم ئیشەم ئەم سەردەمە سەختترین دەورەی من بووە کە نە من لەوان تێگەم نە ئەوان لە من تێگەن یعنی من لابن بۆی تمشاکەی دکتۆر لە ئاسێکی بەری نهاتۆتە مەیدان چەند ڕۆژەوە پێش ئاگایان کوشت دکتۆرێ بوو براکەی بەسنجیە براکەی چەکداری حکوومەتە بەڵام خۆی ئینسانێکی شەرافەتمەندە باوکی گیانی لەدەستداوە هەر لە مناڵ بووە ئارەزووی بابەتی بووە بە دکتۆر بۆی خزمەتکە ماڵۆ ماڵ چووە بۆ لای ئەوانەی کە ساچمەیان لێدراوە یان بریندار بوون بە خەرجی دیفانی خۆی لەگەڵ باقی تەلەبەکانی تری جامعەی بەشی پزیشکیە چووە بۆ تەداوی کە پێیان زانیوە ئەوە بەو بەڵای چاویان دەرهێناوە کوشتویانە ئەم وحشیگەریانە تەنانەت نەبووتە باعسی بەدەنکردن بۆیە ڕۆژ ئەم تووڕەی و نارەزایەتی و نەفرەتە زیادی کردووە بەڵام ئەوەی سەرنجڕاکێشە لێرەیە من سایدەوەی کە بۆ من هینە سعید وتم کە کاتێک قساکەم ئەگەرەکرێ مایکەکەی لای خۆت کوژێنی تۆ ئەوەی کە بۆ من سەرنجڕاکێشە و ئەبێتە جێگەی بڵێن تێڕامان ئەو پرۆسەیە کە ئەم خۆپیشاندانانە تیا پەرەی گرتووە ینی سەرەتا خۆپیشاندانێک بوو کە کەس بانگوازی بۆ نەکردبوو بە شێوەیەکی زۆر عەفەوی بە شێوەیەکی زۆر خۆڕسک خەڵک هاتە سەر جادە و مانگرتنەکان و ئینەکان بانگەوازی بۆ کرا بەڵام خۆپیشاندانەکان کەس بانگەوازی بۆ ناکرد ئێمە نەوێت کە پشتیوانمانە کردو ئەمانوت بەڵام خەڵک بە ئاسایی لە شارە جۆر بە جۆرەکان هاتنە مەیدان بەڵام ئێستا لەگەڵ تێپەڕبووری ئەم کاتەیە شعورەکەی دەستکەوتیە یەکێک لە دەستکەوتەکانی ئەم ڕاپەڕینە و هاتنە مەیدانی جەماوە ڕێکخراوبوونە یعنی ڕێکخراوبوونی ئەمڕۆ لە ناو جەماوەری ناڕازی ئێرانە لەگەڵ 3 مانگ بەر لە ئێستاە ئەتوانی بڵێ چەند 100% فەرقی کردووە چەند 100% چۆتە پێشەوە ئەو تۆڕانەی کە لە ژماری زۆر کەم پێکهاتوون و ئەوان و بەنهێنی کاریانە کرد و کەس بە کەسی نازانی ئێستا بوون بە تۆڕی فراوان و هەر ئەم تۆڕانن کەینەکەنیانی باسەکە ئەوە نیە لە ڕێگەی سوۆسیال میدیاوەمانە ئێرتیباتات بەیەکەوە گرن خەڵکێکەیە پێی خۆشە شتەکان بە پێشکەوتنی تەکنۆلۆژی بزانێ وڵام حقەتەکەی ئەوەیە تۆڕانە تێک هاتوون دروست بوون
تۆ من بۆ پۆستی تۆ شەیرەکەمی کەسێکی کە شەیر ناکەم لەبەرێ پەیوەندیم هەیە لەگەڵ تا لەبەرێ لە تۆ ڕێکام لەگەڵ تۆی ئەوانی هەرتەنها لەسەر فەیسبوکەوە تۆم ناسی بێ یاخود لە ڕێگای مەسەلەن ئینستاگرامەوە یاخود تەلێگرامەوە نا من ئەفەن ناسین هەیە لە بینمانە ئەم تۆڕە لە مەحەلی شاکاری خۆیەکە بۆ یەتوانێت لەسەر ئاستی سوۆسیال میدیاشە ئەو ڕۆڵە ببینە جا ئەمە جێگای سەرنجێکی زۆرەوە من پێم وایە نازانم بە چه ئەندازەیەک ئەحزابە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بەتایبەت کۆمونیستەکان بە چه ئەندازەیەک ئەمایان بە نەزەری ئەتیبار وەرگرتووە چۆنی کار و تاکتیکەکانی خۆیان بۆ ڕێخستنی ئەم تۆڕانە پیاچوونەتەوە یاخود دووبارە تەدقیقیان کردوتەوە بزان ئایا چەند چونکە بازێک دیاردە و زاهرە هەیە لە کاتی ڕاپەڕینەکانە دەرەکەون کە مەحسابمان بۆ نەکردوون ڕاپەڕین هەرتەنها دوژمن و هەرتەنها مستەبیدان و سەرکوتگەران ڕناچڵەشێنەوە تووشی مفاجئەیان ناکە هەندێک جار شۆڕژێران لە خەڵکی هین لە دەسەڵاتداران زۆرتر مفاجئە بێ بۆیان ڕاپەڕین شتی تازە دێتە پێشەوەکەوان تەوەقعیان بۆ نەکردووە جەماوەر لە هاتنە مەیدانی خۆیان لە چالاکی خۆیان کۆمەڵێک ئیبتیکاراتەکە کە بە مێشتی کەسان نەهاتووە و ئەو عەقڵ جەماعیە کە کاری خۆیەکە و ئەوە کەشتی تازێنێتە پێشەوە ئێمە پێویستمان بەوەی هەمیشە فێر بین و ئەو ئەحزابانەی کە ئامادەن لە جەماوەرەوە فێر بنوە مەسەلەن چۆن لینین سۆڤێتەکان لە کارگەرانەوە فێر بوو ئێمەمانانیش پێویستمان بەوەیە ئەم تۆڕانە کە جەماوەر دروستەکە لیانەوە فێربین چۆنی بتوانین بەرەو پێشیان بەرین چۆنی بتوانین کاریان لەسەر بکەین پێدوانەیە ئێمە پێویستمان بەوەیە زۆرتر دیقەت لەسەر مەسەلانە بکەین و لێکدانەوەی زۆرتر بکەین ینی پشتیوانی شۆڕژێران و کۆمونیستەکان و حیزبەکانیان لە دەرەوەی وڵات یاخود ئەو ئەحزابانی کە پێشووتر بوون هەر تەنها تەبلیغات نییە هەر تەنها بەرزکردنەوەی معنەویات نییە هەر تەنها بڵاوکردنەوەی هەواڵەکان نییە بەشێک تحقیقکردن و وردبوونەوەیە و جێژ و تەتەڵەکردنی ئەم دیاردە تازانەیە بۆ هێنانەتی شتێکی نوێ بۆ بیرکردنەوەیکی نوێ بۆ تیرێکی نوێ بۆ بەرەو پێشبردننی ئەم جوڵانە من ئاوایە بینم بەش بە حاڵی خۆم چۆنە هەڕۆشەماڵ کۆمەلگا لەو پەڕی هینا بڵم نەوەنێ بە فارسی زۆرتر بە قابلاکەم دەروای بازشت لە ئەوجی تەسەوری خەڵکا کە ناڕێکراوە ڕێکخراوی خۆی هەیە یعنی تۆت میشاکەی هەموو کەس پێوە جامعە کۆمەلگا بێشکڵ نییە لەو کاتیا زەرورەتی ئیجتماعی زەرورەتی سیاسی زەرورەتی نظامی هەموو ئەمانە پاڵی تێوانێ کە ڕێکخراو بێ ئەزانێ چاوکە زۆر بەسیتە بە تەنیا بچی بۆ شەڕی دۆڕێنی کەواتە چ من چ پەنا دەستیەکەم چه ئەو بەرم چ ئەوەی پشتم ئەوە تێگەین ئێمە بۆ خۆمان لە ڕاپەڕینێکا بووین لە سەرتا کە دەستمان پێکرد دژی جمهوری ئیسلامی ئێمە نمونەی خۆمان کەلاسمان نەبوو یعنی ژوورێک کەم بوو بۆ تەلەبەکان کردمانە بەهانە چوینە ناو شار چوینە ناو شار 50 نەفەر بوو بە 500 ئێمە هەوارمانەکە ئێمە کەلاسمان نییە ئەوانی پشتمانەوە ئەیاوت ئەوانە کەلاسیان نییە بەهانەیەک پۆلیس هاوتی چێکەن وتمان کەلاسمان نییە تی باشە بە ناو شار چی بەنا بە خەڵک بزانێ تی نەبچن بۆ دایرەی ئامۆژ و پەروەردەشی پێڵێن بەشی تەربیە سم لەسەرەوەیەکە هەر کەسی ئەو زەرورەتەی زانی ئەتوانێت بۆیەش کۆمەلگا لە بێشکڵترین حاڵەتیا خۆی یەکگرتووی ئەزانێت زمانی هات هەر ئەو خەڵکەی کە تا دوێنێکە تا ڕۆژێ بەر لە ڕاپەڕینە قاچیان نەخستە سەر قاچی یەک بڕۆنە پێشەوە و عەقڵی چینی دەسەڵاتدار زاڵ بوو بەسەریانە بێحورمەتی پێکردن سباق بوو مسابقە بوو بۆی کە چۆن لەم نەهامەتی و بەدبەختی و فەقر و بحران و قەیران و شتێک کە مەوجودە بتوانن خۆیان بژێنن بلا کڵاو سەد بلاکات تمیشاکەین لەم شرایطەیە تمیشاکەین لە شمالی ئێرانەوە تەلەفۆنەکرێ بۆ ئێمە چۆن یارمەتی بگەینین بە کوردستان تەسەورکە هەر ئەمە کاتی خۆی لە سەرەتایی هاتە سەرکاری جمهوری ئیسلامیە مناڵە پاسدارەکانیان لە ئیسفەهان و نەجەفاباد و مەمەسەنی و تاران ئەنارد بۆ کوردستان کە ئێمە سەرکوتکەن چون عەقڵی تەبەقەی حاکم کە تازە بە دەسەڵات گەیشت بوو ئەمە چوو بۆ مێشکیانەوە کە کوردستان تەجزیە بێت
جیاوازی ئەوێ جابێتەوە لە ئێران بڕۆن بیان کوشن لەوێ ئەتوانم بچن بۆ کەربەلا کلیلێکیان لە بلا بوو کەواتە ئەمە دوای 43 ساڵ تەقیەوە چەند جار تەقیەوە کە ئەمەیان ئیتر بوو بە سەراسەری ئیتر باوەڕ ناکەن بە جمهوری ئیسلامی ئەمە یەک هاوچارە نووسیان ئەمەیان پێ حکمەکات کرێکارە هەرو کرێکارانی نەوت نمونەیەکی بارزێتی بۆ ئەمە ناکەن هیچ تێنەگەیشتنیان نییە شەرایەتێکی ئاستەمیانە حتمما ئەو پێی وایە ئێستا کاتی نەهاتووە ئینا لەو تەلەبەی کە لە جامعەیە یا لە ناو سنفی 6 و 7 تێنەگەیشتوتر نییە بێگومان ئەوانە هەموو کەسانێکی تەحسیلاتی عالیان هەیە هی بەرزیان هەیە بەڵام حتمما شەرایەتی نەهاتووە ناڕێکخراو نییە چۆن لە شەراتێکی ئاوایە لە 7 بەشی مهمی سەنعەتی نەوتی ئێران مانگرتنی یەک ڕۆژە ڕائگەیەنێ چۆن بوو ئەمە خۆ چەپج ناکرێت ئەمە دەرەجەیەک لە ڕێکخراوبوون و سەقافەت و تێگەیشتنیە بێت بۆیە لە کۆمەلگاشە هەر عینیشتا ئەمە مەوجودە و ئەمە مەسەلێکی مەشهور هەیە ئەڵێ ئەوانەی کە لە جەریانی شۆڕشە فێری شت بە دەڕۆژ بە 10 ساڵ فێری نابن بۆیە ئەمە ئەزمونێکی گەورە بوو لە کۆمەلگایە و ئەمە ئەزمونەت میشاکەی سەراسەریە من برای خۆم بۆ نمونە ئەتوانم بڵێم 35 ساڵ بە منی وت واز بێنە چیەکەی تۆ بۆ خۆ دەکوژی بۆ خەڵێ چون بەو نەگەشت بوو ئەوە کوڕی خۆی گیراوە ئەمۆزای خۆی گیراوە ناتوانێت بێدەنگ بێت تاکەی بێدەنگە بێت یعنی قەزیەکە لەسەرەوەیەکە ئەم مشتلە لەبەر دەرگای هەموو کەسێکە ئاکەوێت و هیچ چارێکیان نییە لە گەڕەکە ئێمە ئەبینیت میشاکەین مامۆستا تەنگی بە هینەکەی حکومەت هەڵچنیوە لە ناو مەکتەبەکەی خۆیان یعنی جاشە ناچارت دێتە سەر قورئان دانێ ئەڵێ بم قورئانە من خرانێکی حکومەت و بەرگرتووە ئەمە یعنی ئەمە وەرگەڕاوەتەوە ئەم ترسە کە دوێنێ غاڵب بوو ئێستا بەعکسەوە بۆتە شجاعەتێک بۆتە ئەقڵیەتێکی غاڵب کە خوداگان خەڵک لە ئێرانە تێگەیشتون نەزمی سەرمایە و پێچوانە خۆی بە ڕعیەت نازانێت بەڵام هەمیشە دایم لە توولی ئەم 43 ساڵەیە لانی کەم بزوتنەوەی ئێمە ئەم بزوتەوە کۆمونیستی ئێمە باوەڕی بەوە بووە ئەمە بەخۆری مەسوولی حکومە دەڵێ وتی ئەمە پینەیەکی ناجۆرە وەسڕەیەکی ناجۆرە بە پیکەری ئەم کۆمەلگایەوە جمهوری ئیسلامی خواستی خەڵکی ئێران نەبوو هاتە سەرکار ئەمە بەسەرە داسەپان ئەمەش ئێمە وەکو کۆمۆنیستەکان وەکو ئەحزابی چەپ بێگومان قسەی خۆمانمان هەیە و ئەم کۆمەلگایە بەشێکی قسەمان لێ وەرەگرێت و لە ئەحزابی جۆرا جۆریش بێگومان وەرەگرێت و بەشێکی ئەزمموی خۆی هەیە مەسەر من لەگەڵ کەسا قسەم کە لە کوردستانە ئەوەی قسەی بە من ئەوە بکە ئەم ئەحزابی کوردستانی ئەحزابی بەرەی ئەم ناوەندی هاوکاری ئەیانەوێ بێنەوە هەرونەوە ئەدەسەڵاتی کوردستانی ئێران عێراق بەسەر ئێمادا سەپیانن نەی خۆنپاڵە ئەمە قسەیان بوو ئەمە ڕاستیەکە کە ئەمان ئێستا فێری ئەزمون بوون هەڵنی قیامەکە ئەو واعەیەی کە ئەمڕۆ مەوجودە کاتی خۆی ئێمە نەما بوو بەداخەوە بڕوابکە لەگەڵ کچی 15 ساڵە 16 ساڵە قسەم کردووە ئەڵێ لە زانکۆی هینە سیاسەتە خەریج ئەنی ئەوەنە تێگەیشتون ئەزانێت چی بکەن داهێنانیان دەیان سرود دەیان شعار ئەڵێ لە گیرفانیان دەریێنن هەموو ڕۆژێک ئەنی ئەمە ئاستێکی چون کە شۆڕش بۆ کۆمەڵایەتی بۆەوە سرود دروستێ هەموو کەس هێنێتە دوای خۆی ئەنوا وەشقاڵ ابتیکارات و ینی من داهێنانی وایە کردووە کە بە فکری کەسا نایە دقیقەن وایە من یەک بگورە من دوێنێکە چاوم پڕ بوو لە فرمێس کاتی خۆی ئێمە ئەتوانم بڵێم 30 ساڵە ئێمە لەبەر سەفارەتەکانی جمهوری ئیسلامی و کونسۆڵەکانیانە ئێمە ئەڵێن ئێعدام مەکەن وتمی شاکەم ئەو جار ئێمە 15 نەفەر 30 نەفەر لە زۆر 120 نەفەر یا 200 نەفەر بووینایە ئێستا لە بوعدێکی میلیۆنی لە دەرەوەی وڵات ئەقیچێنن کچە ئەگری ئەڵێ ئێدام مەکەن یعنی ئازارەکەی کێشاوە
بۆ ئەو ئازارە کە لە ئێرانایە ئەم کوڕە کە ملی بەپەتەوەیە نەقل کراوە خوشکەکەی بە خوشکی خۆیزانێ ئەم قینە ئیتر ئەجین بووە تێکەڵ بووە لە ئاستێکی بەرینی کۆمەڵایەتیایە بۆیە ئەمانە بە شکست منجەر نابێ ئیلا سەرکەوتن نەبێ هیچ ڕێگە حەلێکیەکەی نییە دەستەکانی خۆش بێ باسی تر زۆرە بیکەین بە تایبەت لەم مەوریدەشا کە قسەمان لێ کردوانە هێشتا مەسائلێک ماوە پرسیارێک ماوە مەطرحیکەین بەڵام حقەتەکەی ئەوەیە کاتەکەمان بەرەو کۆتایی چوو من زۆر سپاس دەکەم ماندووم کردی سەرباری وە زانم کە ئەمڕۆ زۆر مەشغوڵ و ماندووش بووی بەڵام داوەتی منت قبول کرد لەوا بە تۆ سپاسگوزارم ومێدەوارم لە بەرنامەکانی داهاتووشە بۆ قسە و باسکردن لە دۆخێکی ترا کە لە سەرکەوتن نزیکترین دووبارە پێ بگەینەوە قسە و باس بکەین زۆر سپاس دەکەم بۆ مێزاریەت من سپاسی تۆکەم بۆ ئەم بانگێشتت و سڵاومێ دووبارە بۆ بینەرانی عزیز هەر بژی بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان لە کەناڵی هیواوە بەرنامەکەمان سەبارەت بە بەرنامەیەکی تایبەت بوو سەبارەت بە ڕاپەڕینی شۆڕژێڕانە لە ئێران گفتوگۆ بوو لەگەڵ هاوڕێم سعید ئارمان سەبارەت بە دوو مەسەلە قسەمان کردێکیان هاتنە مەیدانی کارگەرانی نەوتە بۆ ناو ناڕزایەکان و دووەمیان سەبارەت بۆ بانگەشەیە کە بۆ ناڕزایی سەرتاسەری لە ئێرانە کراوە لە ڕۆژەکانی دووشەمە و سێشەمە و چوارشەمەی هەفتەی داهاتوو بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنمەیەمان تا بەرنمەیەکی تر بە ئێوەی ئازیز شادەبینەوە ئومێدی کاتێکی باش و تەندروستی و کامەرایتان بۆ خوازم هەر بژێ